خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە ئەوەی کە زۆر ڕۆژەف و دیارە مەسەلەی شەڕی فەڵەستین و ئیسرائیل یان غەزە و ئیسرائیلە. تراژیدیایەک لەناو بابەتە لەناو شەڕەدا هەیە. ئەوان یاخود خەڵکی بێتاوان و سڤیل کە ویژدانی تاک بەتاچی خەڵکی کوردستانی هەژاندووە جگە لە بڕیار بەدەستەکان ئەوەیە کە ڕۆژانە و شەوانە ئەوان لەژێر غەزەبی بردومان و ماڵوێرانی و بێئاوی و بێکارەبایی و بێنانیدان. لێرەش کۆمەڵی خەڵکی بانخواز و مرۆڤ دۆست و چالاکوان لە هەوڵدان بە هەر ڕێگەیەک بێشتێک کۆکەنەوە و بینێرن بۆ ئەوێ لەبەرەوە نا کە ئەوان هاونەتەوەی ئێمە لەبەرەوەی مرۆڤن لەبەرەوەی موسڵمانن. ئێمەش پرسیار دەکەین هەر بەڕاستی ئەو کۆمەکانە بە تایبەتی کەسایەتیەکی دیاری وەکو بەڕێز حاجی کاروان کە لە سەرەتای دروستبوونی ئەو جەنگەوە بەردەوام لە ڕێگەی سۆشیال مەدیاکەیەوە لە ڕێگەی هەوڵەکانی خۆیەوە پەیوەندەکانی خۆیەوە هەوڵەدا کۆمەک کۆ بکاتەوە. بەڕاستە ئەو کۆمەکە ئەگات ئەو پەیوەندی کە ئەو کەسایەتیە ئەو بەڕێزە لەگەڵ خەڵکی غەزە هەیە چییە؟ معاناتەکانی خەڵکی ئەوێ چین؟ ئەو با ئەو تراژیدیانی لە دزاری خۆیانەوە بۆ ئەویان جێڕاوەتەوە چین؟ میوانی ئەم شەوم ئۆسپاسەوە بەڕێز حاجی کاروان بانخواست و چالاکوان لەباری مرۆڤایەتی لە هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ بەڕێزیان کاک حاجی کاروان سڵاوت لێبێ سوپاس دەکەم. بەڕاستی ئەمە باسی ئەو سەرەتا و تراژیدیانە بکەین. ئایا و بەڕێزتان هیچ لینکێکی ڕاستەوە خۆی ئەوەندە پەیوەندیانەی کە ماوە لە ناو غەزە لەگەڵ بەڕێستان کە معاناتەکانیان ماڵوێرانیەکانیان چیە لە ئێستاە؟ بەناوی خۆی گەورم هەرێبان سپاس کاکزانە بۆ ئەو میوانداریە سپاس بۆ سەرجەم ستافی کورسات نیوز. هەمومان باشە زاین ئێمە ملەتی کورد لەوەتی چاومان کردوتەوە یعنی فترە قەیران و ئەزمە و ناڕەحەتی و دەربەدەری و ئاوارەیی و گرتن و کوشتن و سوستانمان بەسەرا هاتووە. بۆیە ئەگەر هەر هیچ میلەتێک هەست بە ئازار و ناڕەحەتی میلەتێکی تر نەکا و بە کەسانی تر نەکا ئەوە ئێمە میلەتی کورد بە هەموو واتا و معناکانیەوە بە هەموو تیرە و هەموو بۆچوونەکانیەوە لە کاتێکە ئەزمە و قەیرانێک کە بێ هەمومان جەرگمان دڵمان ئەسووتێ بۆ بەرامبەرەکەمان. ئەو قەیران و ناڕەحەتی کە ئەمڕۆ تووشی غەزە بووە یەکەم جاریان نییە، بەڵام ئەم جارە زۆر ئازارەکانیان بەسۆیە، زۆر ناڕەحەتەکان زۆر قورسن. یعنی ئینسان ئەگەر تۆزێک ویژدانی هەبێ تەنانەت پۆتین دوێنێ قسەیەکی کرد ئەگەر دڵمان ئەگەر بەردیش بێ تەحملی بینینی ئەو تراژیدی و ئەو دیمەنانە ناکەی لەبەرەوەی ئەوەی کە شەهید بوونە تا ئێستاکە نیوەی بە نیوە ژن و مناڵ و یعنی خەڵکی سڤیلن. لەبەرەوە بەڕاستی ئێمە شۆک و هەر کەسێکی تر ئەبێ واجبە شەرعەن لە ڕووی شەرعەوە ئەمە واجبە کام قسەیەکەم شەرعەن ئەیلێم واجبی سەرشانی هەموو کەسێکی خاون ویژدان و موسڵمانە بۆ ئەم بابەتە مووقیفێکی هەبێ. یعنی مووقیفەکە ئەوەیە کە لایکەم بای خۆمان چ لە توانامانە هەبێ بتوانین معاناتێک ئازارێک ناڕەحەتیەک لەسەر شانی ئەم لێ قەوماوە و ئەم کەسانی کە دەربەدەر بوونە و لەژێر تۆپ و تەیارەی یعنی ئیسرائیلان هیچ نەبێ بتوانین چ بە دوعا بێت چ بە قسە بێت چ بە ئیعلام بێت چ بە پاڵپشتیەکی معنەویش بێ بە مادە بێ بتوانین بیکەین. منیش هەر بە حکمی ئەو ئەمانەتی کە لەسەر شانمەوە و کوڕێکخراوێکی خێرخوازی و خەڵک متمانی پێمانە بەڕاستی ینی هەستم کرد ئەگەر ئەمە نەکەم گونەحبارە بم. یعنی من بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم. یعنی ئەوە فتوای مفتی گەورەکانی عالەمی ئیسلامی و شێخ دەدۆ شێخ دکتۆر عەلی خەرەداغی و مەجمەعی ئەزهەر و ئەم زانە گەورانە یعنی فتوایان داوتیان ئەگەر هەر کەسێک لە بواری خۆیە یعنی هەوڵ نەدا بۆ سەرخستنی ئەمان گونەحبارە بێ. ئیمکانیاتی جەنابەت ئیعلامی ئیمکانیاتی من لەوانەیە کاری خێرخوازی بێ و ئەو خەڵکەی کەوا جەرگ و هەناوی سوتاوە بۆ ئەو خەڵکە سڤیلە پێی خۆشە یارمەتیەک بگەێنێ. بۆیە بەڕاستی منیش ئەو دەرگایم کردەوە هەڵسان بە وەرگرتنی ئەو ئەمانەتی ئەو خەڵکە کە ئیعلانێکمان کرد خەڵکێک بەدەممانەوە هاتووە تا ئەمڕۆ ئەم لەحزەیە کە هاتوومەتە ناو ئیستودیۆ لە خزمەتی جەناب تا قساکەم یعنی خەڵک وا پەیتا بە جۆرەی توانای خۆیان یارمەتی ئەهێنن و ئێمەش ئەو یارمەتیانە تا ئێستاکە کۆمان کردوتەوە. جاری تر من و جەناب شت خۆت لە ناو ئیشەکەیە بووی بۆ کوردانی ڕۆژ ئاوا ئەلحەمدولیلا شتێ باشمان کرد ئەو کاتە جگە لە پارە و ئەرزاق و کەلوپەلیشمان کرد. بەس ئێستا کەلوپەل نابێ لەبەرەوەی ناگات بە حکمیەوەی کە ڕێگاکە گیراوە و هەر شەڕە ئێستاکە تەنها پارە ئەگا پارەش بۆ معنایە
یعنی کۆی ئەەکەینەوە هەتا ئەو کاتێک کە کاتی خۆی بێ بیگەێنین هەرچەنێ ئێمە ئەمڕۆ 2 ڕۆژە هەندێکمان گەیاندووە لە بازێک کەناڵ و لە ڕێی هەندێک ڕێکخراوە کە تایبەتن بەو ئەو ئیشە جێی خۆی گرتووە تا حەدی ئینشاءڵڵا. لە چ ڕێگەیەکەوە گەیشتووە کاک حاجی بۆی مەسەڵەن ئەگەر خەڵک ئیتمینانێکی هەبێت ڕەنگە باشتر بتوانێت دەستباریش لەگەڵ بەڕێست و ڕێکخراوەکانیش بگرێت بە تایبەتی ئەوەی بەڕێزت هەرێمی کوردستان کە لە هەمووی دیارتر و چڕ و پڕتر کاری لەسەرەکەیت. کاک زانەجیان تاوان ئێمە ئێستاکەمان باشە زانین تاکە سەرچاوی چوونە ژوورەوەی یارمەتی ڕەفەحە ڕەفەحیش تا ئێستاکە بە هەمووی 100 شاحینە نەچۆتە ژوورەوە ئەوش بە مقابلی بەردانی ئەو 2 ئەسیرە بوو یعنی لە ڕووی ئەسکەری و سیاسیەوە نایالن زۆربەی شاحینەکان لەوێن من ئەمە ئەم معلوماتە بە خەڵک بڵێم یەکەم ئێمە لە میسر نوێنەرمان نردووە لەوێت لەگەڵ 3 منەظەمە دانیشتوین ڕێکخراو دانیشتوین ئەو ڕێکخراوانە ئامادەیان دەربڕی کە ئێمە پارەیان بۆ تەحویلکەین لە ڕێی نوێنەرەکانی خۆمانەوە لەوێ مواد بکرێ هەر موادی بڵێن بۆ نمونە سەلەیەکی ئەرزاق یا علاگەیەک یا کارتۆنێکی ئەرزاق بە 11 دلار لەگەڵ ئەوانە دوای ئەوەی دراسی مۆزوعەکەمان کە سەراحەتەن یعنی چۆن ئەڵێ شتەکە خۆمان نامانە کە بۆیە بماندایەتە دەستی ئەوان و ئەوانیش بە سەراحەت ئەیدەم سەر بە نظامی مصر بوون و من بەش بە حاڵی خۆم متمانم بە حاڵەتەکە نەبوو بۆیە لە ڕێی ئەوانەوە یعنی هەوڵەکەمان ئەوە نەکرد ینی بەردەوام نەکرد بەڵام دوایی لە دوو چەند ڕێکخراوێکی تر کە خۆیان نوێنەریانێ ئەو ڕێکخراو نوێنەریان هەیە لە تورکیا و لە قەتەری شەیانە و لەگەڵ ئەوانە قسەمان کرد نوێنەری سەرەکی خۆیان هی ئەو ڕێکخراوانە کە ئێستا حالیان لە ناو غەزەن ئەوان ڕاستە ئێستا مانگێکە لە ناو شەڕان بەڵام خۆ ئەو شارەشتی هەرتیا بووە یعنی مەغازنی خواردنی تایە تاجری تایە یعنی چۆن ئێمە لێرە مارکێتمانەیە ئەنواع مارکێتاتەیە و یعنی خەڵک شت ئەفرۆشی و شت ئەکرێ بای خۆی ئەو شتە هەرماوە لەوێ بەڵام ئەو خەڵکی کە ئاوارە بۆ کاکزانە توانای کڕی نیشتی نەماوە ینی پارەیان نییە شت بکڕن چونکە ماڵیان ڕووخاوە پارەیان نییە وەزعەکان زۆر خراپە ئێمە هەستانی چیمان گوتمان لەوێ بیکەین بۆیە نوێنەری ئەوان ئەلێرن لە هەم لە قەتەر هەم لە تورکیا قسەمان کرد لەگەڵیان و خۆم قسەم کرد لەگەڵ سەرۆکی ئەو ڕێکخراوە کە لەوێ و جێ متمانەیە ئەو ئەرزاقانە وتمان ئێمە ئەتوانین ئەگەر تەمان ڕقم حیسابی خۆیان هەیە ئەو ڕقم حیسابیە ینی تایبەتە بە خۆیان لێرە نوێنەریان هەیە تەسلیمی پارەکە ئەو پارەی ئەوان کرێمە تقریبن تا ئێستا بە سەراحەت بیرێم بای 3 دەفتەر بەس ئەرزاقمان کڕیوە یعنی تقریبا نتوانم بڵێم بای 1000 عائیلە ئەرزاقمان دابین کردو بۆیان ئەو ئەرزاقە بای تقریبا 2 هەفتەی عائیلەیەک ئەبێت یعنی شتێکی تا حدێک ئیمکانیەتکوتی ئەوەندەمان بۆ ئەکرێت چکە ئەوت ئێمە ناکرێ شتەکانەوەندە بە زەخامەت بکەین لەبەر قەسف و لێدان و ئەو بابەتانە ئەوەی کە ئەوە بۆ ناو غەزە ئەوەی بۆ ناو غەزە بۆ 1000 عائیلە لە ڕێ ئەوانە گەیاندمانانی خۆیان لەوێت تەوزیعەکەن خۆتە زانی ناچی ئێستا کە ڕێی گیراوە حاڵەتی دووەم کە ئەمڕۆ يعني ئەمڕۆ کە من بەڕاستی بە سەراحەت بدەم لە نیۆڕۆوە من بەش بە حاڵی خۆم گریانم نەوەستاوە بۆ یعنی کە من ڤیددیوەیەکی جەنابتم بینی لە ناو بەڵێ من ڤیددیوەیەکی جەنابتم بینی ینی لە بەردەم خۆت بۆ ناگیرە ناتوانانی قسە بکەی پەیامەکەت بگەێنی چی ئەوەندە کاریگەری لەسەر دڵی دەرەنووی تۆ کرد کە تۆ ماوەیەکی زۆر ئەبێ لەگەڵ ئەو بابەتانەیە دەست و پەنجەت نەرم کردو بەڵام چی ئەوەی وای لە تۆ کرد کە بەو ینی بڕکانی ناخت تەقێتەوە بۆچی کاک زانە یعنی من یەکەم جارم بوو لەگەڵ کەسێک لە ناو غەزەیە قسە بکەم یعنی من ئەمیش دڵی بدەمەوە ئەو دڵی منی ئەدایەوە ئەیوت ئەزانم یعنی ئەزانم ئێوە دڵتان لای ئێمێ بەڵام باوەڕکەن کەس بە تەمای خۆی نییە یعنی کە ئەو تەلەفۆنی بۆ من کە بۆی سوپاسمان بکات لەسەرەوەی کە ئێمە ئەو پارێمان نرد بۆ ئەوەی 1000 عائیلە ئەرزاقمان داوە پێی دوعای خێری زۆر کرد بۆ خەڵکی کوردستان وتی زۆر دڵمان خۆش بوو کە ئێوە لەو دوورە دەستەوە یعنی خەمی ئێمەتانە ئەو ئەرزاقانە هاتووە وتی بەس تەنها ئەوەنە دوعامان زۆر بۆ بکەن چونکە وتی ئێمە ڕاستە لە ناو شەڕەکەیان بەڵام حتا ئاخر قەترە خوێن هەمومان شەهید ئەبین یعنی دووشتی بە من یەکەمیان وتی تخوا ئەوە ڕقم تەلەفۆنێترت ئەدەمێت چونکە من لەوانی نیو سەعاتر شەهید بم کەس بە تەمای خۆی نییە ئەگەر من تەلەفۆنم جواب نەدایە بۆ کەسێکی تری بکە یعنی زۆر تاسیری لێم کرد یعنی کەس بە تەمای خۆی نییە دووەم وتی یەک شتێکی ترمان ئەوێ وتم چییە وتی تەمان جەنابەت ئاگەر لێ ئیعلامی يعني تقريبا 50 کەس بە برینداری لە ڕەفەحەوە گەیاندرەوەتە ناو میسر ئەها ڕێیاندا بەو کەسانی کە برینداری زۆرن بە حسابوەکو لایەنێکی ئینسانی مرۆڤایەتیە یعنی وتی ئەو 50 کە ئێستاکەوە لە قاهیرەن ئەوەی کە هەر نەخۆشێک یەک نەفەری لەگەڵا ئەوانە هیچیان پێنی هەروە ڕۆیشتونە یعنی باوەڕ کەوتی هەر لەسەر ئەو جادێن ینی هیچیان لا نییە ئەگەر فریای ئەوان کەون هەم بۆ بریندارەکان بۆیان لەگەڵیانە
طبعا وتم من نفري چني اويد وتي تقريبا نفري يعني اگر $70 كبي والله زور ممنونين. طبعا مصر بو مصر $70 يعني $100 شتيكي باشا مثلا لاي كم ده 15 روج يا 20 روج بي الروا ديوتم حالتك يا باشا ما دام يكين بدو باش كان يعني $100 بو نخوشك و $100 شي بو يعني بو او مرافقي كالقاليتي باورك كاك زانا او بياوا بتمنى ناوي يعني الشيخ حسامه تمني هي ريسبيه دستي كل بقريان تلفونك بو نايتواني خصبك على قلم يعني او قريان منيش قريان ما يعني ايود لخوشيه لواتي دجار لسريق لدواي ام قصيه بوتيتي الحمد لله الحمد لله هيجي بناوتر يعني توقع مناكر كخلقك اوكو ايو اوندا بسوز وبرحم يعني كاك زانا حالتي يعني زور قرصه زور يعني ما اشتكب من بيوزناك اوندا التعريفي اما انا هيني جنين يعني بلون تشقدارن يعني مسلح بنو شرط كان يعني خلقن بس الروش يجنو من نال اوانيان او جنو من نال وغزبو كاك حاج كاروان روش يجنو من نال بتايبتي امين عفو يعني باور كيس مثلا يك لو انا عائلتي كردن يعني الشيخ عطوانه او تا من لنا بيجا كم تياتي تواني لا ياخذ اساسيري كرده يعني مجال بو لقال اواني كاواني تشنته اوديو ايش بكا لمصر يعني علي ام بيانيه ساعات دو 20 دقه قسم لقال من على كان كردوه دواي تلفون داخستن 5 دقيقه تلفون بو كرايه وتي مالكت قصف كده حجد عائلي فوتاوه ببراو بخشكو منالو همي كرده ناوي عطوان الكردة يعني باورك عائليكي زور فوتاوله يعني تعمل احصائيه رسمي من لابه تا 200 للابو كاوانا كردن كجراون اما كرده كابرايكي بتمناتو بو ايش بو من على كان لوي دبرستان برن بو براستي بو ام لاين مروفايتي اما يعني اما هرچيك بكين يشتا هر كما اما كاكري استاكا توانا اما هر اونده نقطيكي تركاك زانك زور جرنجا مرجني استاكا من او يارمتي كوكريتو الا استبيجينم يعني من اوندم بوكرا اوند بوجينم بلام اكري جاري كيتر او باري كديت هر كسي بيهني ليك فرصتي كيتر خو هروانا بيد يعني او تا هر همي اواره ابي خلقي غزه يعني او تشتي كان هر ليدي ابي ما تشاوري فرصتي كيتر كاين لقال او ريخراوين دور ريخراوي اتوانم بلين ريغا بيدراو يا كمينان ريخراوي قطري خيريه كاوان ريغان بيدراوا وريخراوي كيتر هي هل مصر ناوي تضامن اوان ريغان بيدراوا ريخراوي كيتر معني ريخراوي اياها هي لتركيا اوان جريك بيدراون يعني حتى اما لقال اوان اقسمان كل لقال ريخراوي اياها وتيان اما مخزن كان من لنا غزه برا يعني بيش او احداث مخزني اما بربوا استلوي خليك توزيع كردنين اوان وتيان هركات ايوا هاتن وكو كرد ليره بو خوتان باري خوتان موادي خوتان بكرن بيكن ناو قافلي ايما چن شاحينه بو ايما ايبي يعني استعدادك زور باشا جهنك هري ايما اس زور بين ريخراو كان لا ريخراو النيو دولتي كانوا اقليمي كان همي تشاوري او بالرسمي ريقا بكريتوا اما يعني او يارمتيه بوغيندري بلام اما براسي ام ريقا كراو كامرون قسم كل قالان بو اما يعني دل خوشي بو هيچ نبي هزار عائليك باي بو 15 روج در روجك ارزاقي كان بو دابين بكين روشي جيان لوي تشون بو كاك حاجي كارانوي باسي كر مثلا بو خلق معلوم بزياتر خلق بيت يعني مثلا اما رنقا هندي خلق واتي بقات كاميكا بوردومانا كري او بناء الرنقه سكداري تيابي حماسي تيابي قسامي تيابي مثلا او نيا خلق كيتر باريز راوا يعني وردكاري ترسي لابو او برز كاك زانا او باسي اوي كروتي ما مشكله كمان استلت شيء مشكله كمان لو اني خلق دمالي خويتي او تا حد يعني احتياطي خوي ورقتوه قرفتك لويه كملي خوي غزه 2 مليون تقريبا 2 مليون و200,000 شتي وايا يعني مليون يك 200,000 اواربو يتو يعني مليونك بو تشوتشو هاتو تلاقي امان او جاره لمكتب او بلين شمالي غزه يعني باكوري غزه هاتو باشور يعني او شوێنانی کە شەڕی گەرمی لێ هەمووی ئاوارە بۆ ئێستا مشکیلەکە لەکوێیە لەو ئاوارەیانەیە ئەوان گرفتیان لێ مناڵیان شەهید دەبێ خۆیان شەهید دەبن ڕوحێکی زۆر عەجیبیان تایە بۆ بەرەنگاربوونەوە لەوە ناترسن ئەوەی کە گرفتە ئاوارەکانن یعنی خەڵک هەر فریای کەوتووە دەرچێتە دەرەوە هیچی تری پێ نییە هیچی پێ نییە ملیۆنێک و ئەوەندە نەفەرە بۆ ناو غەزە ئاوارە بۆ لەوێش قەسفەکرێ يعني ئێستاکە خەڵکێک ناوێرە نانیان بۆ بەرێن نە ئاگریان ماوە نە نانیان ماوە هیچیان نەما ئەوە هیچ ئاوەکە بە منوت و حەل نابێ ئاوشیان نەماوە
ئێستا ئەو مشکلەکە لە گرفتەکە لە ئاوارەکانە ملیۆنێک و 100 بۆ 200 هزار هەر لە ناو غەزە بۆ ناو غەزە ئاوارە بووە لە کاتێکە مەسەن ئەو شوێنان وەکو جەبالیا وەکو یعنی ئەو منتەقانە خۆی شوێنەکان کاتی خۆی شوێنی ئاوارە بوونە ئێستاکە جارێکی تر ئاوارەش بوونەتەوە هیچیان ئەوجا ئاوارەی بۆ چۆ چوونە کاکزانە ینی ئەو باسیە کرد ئەوت بەس لە ماڵی من ئێستاکە لەو منتەقەی کە ئێستاکە وەک بڵێ ینی جنوبی غەزەیە لای من بەس لەنا ئەو شوقەی من تقریبا 20 ماڵی تایە هاتوونەتە ناو ماڵەکانەوە یعنی ڕوحێکی زۆر عجیبیانە لە ناو خۆیانە یارمەتی زۆر سەیرەدەن یارمەتی یەکترێدەن ماڵی وایە 4-5 عائیلەی تایە یعنی ئێستا ئەیوت یەک قسەی زۆر متەئەسیر بوو پێ ئەیوت بڕیارمان داوە هەندێکمان بۆی مناڵەکانمان مناڵی خۆم تەوزیع کردووە بۆی ئەگەر من و مناڵێکم مردن دوو مناڵی ترم بمێنن هەمومان تەوزیع بووینە بەڕاستی ئاوای لێ هاتووە مەسەن شوقەیەکە گۆڕیمانەتەوە مناڵەکان لەگەڵ یەک مناڵی ئەو جیرانی شوقەکەی تەنیشتم هاتۆتە لای من مناڵی خۆم داوەتە ئەو بۆی ئەگەر ئەو شوقەیە قەسب کرا دوو مناڵم بمێنێ ئەگەر من شەهید بووم ئەوان بۆ بمێنن یعنی بەڕاستی مشکلە لەوەی ئەوت خواردنمان مشکلە لە خواردنە ئێستاکە دەست ناکەوێت یعنی خەڵک پارەی نییە بچێ خواردن بکڕێ لەلایەک نان نییە لەلایەک ئاو نییە لەلایەک ینی قەیرانەکان بەڕاستی زۆر قورسە زۆر ینی لە تەحملی ئینسانە نییە یعنی من یەک شتێک بۆ جەنابەت بگێڕمەوە دوای ئەتوانی هەر لێ بدەی خۆت لە قەناتی جەزیرە کە بەڕاستی یعنی ئینسان تەحمل ناکات ئەمە چین ئەمانە چ ئیملاقێکن 20 ڕۆژی ڕێک ئەڵێ ئێمە حەسر بووینە 20 ڕۆژی ڕێک تەوق دراون ئەڵێ 20 ڕۆژە ئێمە بە ڕۆژوین بەیانیان بە دەنکە خورمایەک ینی پارچێوەکەین ئێوارە بە دەنکە خورمایەک ڕۆژ و ئەشکێنین 20 ڕۆژ تەنانەت ئەوی 30 ڕۆژ ئاومان نەما وەسێتی خۆمان نووسیوە گەنجێک چوە بەولاوە هەلە ناو نەفەقەکانە ئاوی دۆزیوەتەوە لە ئەوی لە بن ئەو ئەرزن جە خۆی بڵێن پێی لە ناو ئاوەکە بوو قوڕاو بوو ئەوی مستەحیلە لێرە ئاو دەربچێەوە کەچی ئاو دەرچووە ئەو قوڕاوە ئەکردە ناو ئیسفەنجێکە و ئیسفەنجەکە تا وەکو مەسفایەک بێتە ناو دەبەکەوە آخر یعنی ئەمە لە تەحملی ئینسانە نیە بەڕاستی ئەمە سەرجانبە ئینسانەکان کاکزانە لەم دوورەوە ینی ئەوەندەمان بۆ ئەکرێت کە ئەم یارمەتیە بتوانین هەوڵدەین کۆیکەینەوە حتا ئەو لەحزەی کە بە ڕسمی ڕێکرایەوە وەخواشە زانێ من لەوا چێت وەزعەکە زۆر خراپتر بێ ئەوەی کە ئیسرائیل بەتەمایە هەر ناوێ خەڵکی غەزە لە غەزە بمێنێ ئەسڵەن ئەو پلانەی کەدان دراوە بچن بیان بەنە سینە هەمووی لەوێ دەربچێ و بچنە ئەوێ یعنی لا سامەحەڵڵا ئەگەر وا ببێت بەڕاستی گەورەترین کارەسات دروستە بێت کاک حاجی ڕەنگە مەسەلەن زۆر خەڵک و پرسیارە بکە بڵێن بۆچی کورد لێرەوە خۆی تێکداوە خۆی ئەوە کردو ئەمانە ئەمە هیچ بەڕێزت بۆ خوای گەورەی ئەەکەی و لای خوای گەورە هیچ کارێکی باشە و نابێ و پاداشتەکەی هەیە بەڵام لە ڕوە دنیاوەیەکەوە مەسەلەن ئەمانە بۆ کورد بۆ مەسەلەی قەومیەت ئەگات بۆ لای ئەوانەی کە ئێستا لێ قەوماون هەرچەندە ڕەنگە لە کاتێکە کە ئەوان بەو شێوەی بەو حاڵە بەو دراژی دایکە بەڕێزت باسەکەی ڕەنگە بە پرسیارێکی زۆر باش نەبێ بەڵام بەڕاستی بۆ ئەو خەڵکانی کە ڕەنگە نووسن ئەی بۆ فەڵەستینەکان چیان بۆ ئێمە کە ڕەنگە بڵێن مەسەلەن ئەی بۆ ڕۆژئاوا هیچ ناڵێن ئەی بۆ مەسەلەن ئەو بابەتەی تۆ جانبێکی تەواو ئینسانیە یان سیاسی و ئەوەیە بۆی بۆ بینەرەکانم معلوم بێت کاکزانە ئێمە جارێ هەر بۆ خۆمان ئێمە جارێ بۆ خۆمان بەسەرم بۆ نمونە تورکیا چەنی عەزیەتی ئێمەی داوە وەکو دەوڵەتێ عەرەبی عێراق چەنی عەزیەتی ئێمە ینی کەس بەقەت عەرەبی عێراق عەزیەتی کوردی داوە بەڕاستی ینی هەر تورکیا و عەرەبی عێراق کەسی ترنا باشە ئاوارەکانی عەرەبی عێراق کە هاتنە ئێرە ئێستش لایەزال زیاتر لە 300,000 و ئەگاتە 400,000 عەرەب لەناو کوردستانە نییە بۆ کوردێگەم عەرەبانە دەرناکە بڵێن ئەمانە ئەنفالیمانیان کرد ئەمانە چیمەبارانمانیان کرد ئەمانە دێ ئێمەیان ڕوخان قوڕیان کرد بەسەری ئێمەیان بای 100 ساڵ ئێمەیان دواخست کێ بەقەت عەرەب کوردی کوشتووە عەرەبی عێراقی بەڵام کاکە کورد خۆی طبیعەتی وایە کورد میلەتێکی لێبوردەیە یعنی خراپەی خەڵکی لەبیر دەچێتەوە منتەق ئینتیقام ناکاتەوە لە بەرامبەری باشە ئێمەی کوردەوە عەرەبەکە لە بەردەستمان و هاتوتە بەردەستمان باوەڕ بکە ئەو کەسانی کە ئێستا لەم کوردستانن زۆربەی هەرە زۆریان بەشدار بوونە لیوا ڕوکنی تایە بەعسی گەورەی تایە لەم کوردستانە کەس دەستکاری ناکە بۆ ئینتیقام لەوان ناکەینەوە ئێوە هاتوتە بەردەستمان ئێستا باشە تورکیا بۆ خۆی کە بوومە لەرزەکە بوو هەموو خەڵک یارمەتی بۆ نەنارد خۆ تورک چەند کورد عەزیەتەدا ئێ باشە فەڵەستینێکی قوربەسەر لە کۆ فریایی ئەوە کەوتۆ شتێ بۆ کورد بکە یعنی هەر فەڵەستین خۆی لەژێر معانات و پارچە پارچەیە بووە لەژێر ئیحتیلالە بووە لەژێر داگیرکردی ئیسرائیلە بووە یعنی من ئێستا گلەی لێ بکەم وەڵا فەڵەستین هیچی بۆ من نەکردووە فەڵەستین خۆی قوڕی بەسەر بووە
لەلایەکی تر ئەو کاتێک کە من و تۆ ئەنفالەکراین لەم وڵاتە عرب ئەیزانی هەموو خەلیجی عربی وەتان عربی وڵاتانی ئیسلامی ئەیانزانی هیچیان بۆ ئێمە نەکرد ئێستاکە ببینە فەڵەستین عربە ئەوە تا مووقیفی حاکمە عربەکان و ئیسلامیەکان چییە؟ هیچ نییە بێغیرەتن ترسنۆکن جەبانن ئەوان بەرامبەر عربییان بۆ ناکرێت بۆ عربییان بۆ ناکرێت بۆ منی کورچی بۆ ئەکرێ ئەستەن کاتی خۆی سەدام من و تۆی بەچیدا ئەنا من و تۆی بە کافردانا بۆ عملیاتی ئەنفال بۆچی بوو بۆی بۆ عربی بسەلمێنێ کە کورد مسلمان نییە ئەنفال بۆ کافر ئەکرێ قەنەعەتی بۆ عربانی وڵاتانی عربیش کردبوو ئێستاکە من فەڵەستین منی ئەنفال نەکردووە تا بچم یارمەتی نەدەم فەڵەستین منی کیمیاباران نەکرد بچم یارمەتی دەم ئەوە تا ئاوارەکانی ئێرە لایەزال ئاواری عربی عێراقی لەناو کەمپەکانن کوردستان یارمەتیان ئەدا جێمان بۆیان کردوتەوە ئەوە تا ئیقامیان ئەدێتی ئیش خۆیانەکەن یعنی ئەمە کەی ڕۆحیەتی ئێمە وەکو کورد وا بووە ئەوەندە حاقد و ڕقن بین وەڵا فەڵەستینی قوربەسەر چی بکات بەعکسەوە ئێمە وەڵی نەک فەڵەستین کاک زانە ئێستا عملیەکە بەعکسەوە وایە ئەوە من وەکو بانخوازێکم قسەیاکەم عملیەکە بەعکسەوە وایە فەڵەستین وای لە ئیسرائیل بکردایە ژن و مناڵی بکوشتایە هەمان مووقیفم ئەبوو بۆ یارمەتیدانی ئیسرائیلیەکان چکوانیش بەشەرن من لەگەڵ مەزلومە من لەگەڵ کەسێکام کە خوێنی بڕێژ لێ بە ناحەق ئەرزی داگیر کراوە ئیسرائیلی بێ جوولەکە بێ مەسیحی بێ حتى خوای گەورە فەرمەوە وإن أحد من المشركين استجارك فأجيره کابرا ئەگەر مشریک بێ مشریک پەنات بۆ بێنێ پەنای بدەیت لەبەرەوە ئەمە عیلاقی بەوە نییە ئەمە کوردێک بە عەرەبێ بەرامبەر جارە فەڵەستینی بەرامبەر من هیچی نەکردووە یعنی تا من بچم بەرامبەریش تێ بکەم لەبەرەوە بەڕاستی ئەوە ینی خەڵکێک خاوەن ویژدان خاوەن زەمیر ینی خاوەن قیەم و مەبدە و دین و هەرچی شتێکی جوان هەیە نابێت ئەم خاوەنی ئەم شتانە بێت ئەم قسەیە بڵێت کە من نابێت بچم یارمەتی فەڵەستین بدەم لەبەرەوە ئەوان وەکو کوردێک یارمەتی منیان نەداوە یارمەتی چی بداوە ئەوان پێویستیان بە یارمەتی ئێمە ئەو ڕەگەزە پڕمۆڕاڵی و مرۆڤ دۆستیەی کورد گرنگ نییە ئێمە لە حاڵەتی وەهایە هەرچیمان لە دەست بێ ئیبرازی کەین گەورەی کەین ئەگەر چی ئێمە مەزلوم بین ئەگەر چی وەڵاهی ناتوانین بڵێن کەس دەستی نەگرتین مەسەڵەن خۆ لە ئەنفالەکان کوردانی ڕۆژهەڵات کوردانی باکوور لە ناوچە جیاجیەکان زۆر بە پیری ئێمەوە هاتن ئێستاش خزمایەتی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەیە ئێران مخەیمی بۆ ئێمە کردەوە مەسەڵەن ڕەنگە لە 91 من ئەو مەنتیقەیەم نەبینی بوو بەڵام ئەوەی کە لە کۆڕەوەکە مەسەڵەن ئێرانم بینیوە هەشتا ئەگەر ئەوەندی بۆم باسەکەن مەسەڵەن لە ئەنفالەکان ڕامان کردوتە ئێران بینیومە ئەنی ئەوە نیە ئێمە کەس دەستی بۆ یارمەتی بۆ درێژ نەکرد بەس چەند گرنگە ئێمە ئەو ڕەگەزە ئینسان دۆستی و ئەو ئەخلاقیەتە مرۆڤ دۆستی خۆمان ئیبرازکەین گەشەی پێ بدەین هەر نانی کەم بەبیر خۆمانی بێنینەوە کاک حاجی کاروان کاک زانە ئێمە یەکێ لە خەسڵەتە جوانەکانی میلەتی کوردستان بە هەموو پێکاتەکانی ئەوەی لە کوردستانایە ینی بە هەر نەڵێن کورد چونکە تورکمانی تایە چونکە خەڵکی تری تایە بە تایبەتی کورد لە ناو کوردستانە یعنی یەک لە خەسڵەتە جوانەکانی مەسەلەی خێرخوازیە مەسەلەی بەدەمەوەچوونی خەڵکی لێ قەوماوە میلەتێکین هەست بە معاناتی بەرامبەرەکەمان ئەەکەین میلەتێکین هەست بە ئازاری بەرامبەرەکەمان ئەەکەین ئەگەر خەڵکێک غەدری لێ کرابێ لەو پەڕی دنیا بێ ئەچین شەڕەکەین لەسەری یعنی من باوکی من لەو فەڵەستینە شەڕی کردووە مامەڕیشە کە هەمومان خۆشمانەویست و شانازی پێوە ئەەکەین مامەڕیشە لە فەڵەستین شەڕی کردووە ینی ئەو کاتێ شەڕی فەڵەستین بوو لە شەستەکانە خەڵکێک ڕۆی لێرە ینی ئەو کاتە دەوڵەتەکان شەڕیانە کرد ئێ باشە ینی ئەوە بەدەمەوەچوونی ئەو خەڵکە بۆ کاتە قوت و هێز هەبوو خەڵک بە قوت و هێز بەشداری کە ئەبێ بڵێ مامەڕیشە غەڵەتی کردووە نەخێر لایەنی یارمەتیدانی مرۆیی کورد ینی ئەدنابی ئەم سیفەتەی لەدەستدا نابێ ئێمە ئەم خەستەتە لەبەر بەعزێ عروبەتی عەرەب لەبەر بەعزێ ڕەگەزپەرستی شۆڤێنیەتی قەومێکی تر کە لە کاتێکە هەندێک حیزبی سیاسی وا بۆ میلەتەکە لەوانێوانە بێ و خەڵکێک ڕقی لە ئێمە نیە لەبەرەوەی کە کوردم بەڵام ئەگەر واش ببێ من وانیم ڕۆحی لێبوردەیی ئێمە ڕۆحی بەدەمەوەچوون و هاوکاری ئێمە یعنی بۆ هەموو میلەتان بۆ تا ئێستاکە لەگەڵی خۆمان لێ خۆمان بێن هەر بۆ وەرە سێر تاریخ بکە پیاوە گەورەکانی میلەتی کورد وەکو سەلاح الدین وەکو ئیبن تەیمیە وەکو ئیبن سەلاح شارە هەمووی خزمەتی وڵاتانی تری کردو یعنی ئێستاکە ئەمە ئەو تاریخی کە هەمانە ئەو خەڵکانی کە بۆ نمونە لە ڕووی شعرەوە شێخ ئەحمەد شەوقیت هەیە کە یەکەم شاعیرە تا ئێستاکە خەڵک شانازی پێوەکە کوردە لە ڕووی قورئان تەوێ عەبدولباست یەکتەیە کوردە لە ڕووی فکرت ئەوێ
لە ڕووی حەدیثەوێ من سەلاح شاری زوریت هەیە، لە ڕووی فکر ئیبن تەیمیێت هەیە، لە ڕووی قیادی عەسکەری سەلاح الدین ئەیوبیت هەیە. يعني من جنابت نازم ببیری دێ مام جەلال بەڕەحمەت بێ مابوو، يعني ئەو کاتی جۆن گارنەر هاتە ناو سلێمانی مناڵەکان پێشوازیان لێ کرد مام جەلال و هەموو خەڵک وەستا بوون. يعني ئەو قسەی کروتی ئێوە ئێستش قسەکەمە لەوان لە ئەرشیفی جەنابتا مابێ لە کوردستان وتی ئێوە میلەتێکن شانازی بە خۆتانەوە بکەن کەسێکی بۆ وەکو سەلاح الدینتان هەیە. باشە بۆ ئەوە هێنێتەوە بیر من کە من باپیرەیەکم هێ ناوی سەلاح الدینە کابرای ئەمریکی ئەلێ شانازی پێوە بکە لە کاتێکە خاچپەرستەکانی نێژ لە قودس. ئەو معنای ئەوەیە میلەتێک ئێمە کەسانێکمانێ بە شانازی بخۆن کە سەلاح الدین لە تاو ئازاری داگیرکردنی قودس لێرە قوات و هێزی کۆ کردەوە بۆ ئەوەی قودس ڕزگار بکە. لەبەرەوە ئەو ڕوحیەتە لە ناو دڵ و ناو ڕوح و هەست و فکری میلەتی کووردا هەیە و هەر بە زیندویەتی ئەمێنێتەوە ئینشاءڵڵا. بەڵێ کەواتە کاک حاجی کاروان مەسەلەن ئێستا لە هەرێمی کوردستان منەمەوێ هەندێ قسە هەیە بچینە سەر سکە ئەساسیەکە، ینی خۆمان بە هەندێک شتی لابەلاوە خەریک نەکەین. وتیان مەسەلەن چێ ئەی بۆ شین و شەپۆڕەکەن بۆ ناچن، مەسەلەن ڕەنگە بە جەنابەت بڵێن ئێستا لە کۆمنتێکت بۆ نووسرابێ لە پەیجەکەت ئەو بۆ خۆت ناچی بۆ غەزە شەڕ بکەی یان خەڵکانە دەنیانچی ئێوە خەڵکانە دەن بۆ بچێت شەڕ بکە لە غەزیان یارمەتی ئەو لە قەومان و مەزلومانە بدا. من بەڕاستی ئەو جملەیەتم زۆر پێ جوان بوو وتت ئەگەر فەڵەستینیش بەرامبەر بە جوو ئەمەی بکردایە من هەمان شت هاوکاریم بۆ ئیسرائیل کۆ کردەوە لەبەرەوەی لەگە خەڵکی مەزلومام. ئەبێ ئێمە ئەو ڕوحێتە کوردانەی کە بەڕێز باسێکەی لە زەهنی شێخ مەحموودی حەفیدا هەبووە، لە سەلاح الدینی ئەیوبیا هەبووە، لە قازی محەممەدا، لە سەرۆک مام جەلال هەبووە، لە سەرکردەکانی ترا هەبووە بە بەرز ڕایگرین. مەسەلەن پیاوێکی قارەمانی وەک مامەڕیشە لەوێ شەڕی کردووە لەبەرەوەی پێی مەزلوم بووە. ئەو ڕوحێتە جوانی کوردایەتی کە ئێمە زۆر شتی جوانمانەیە ڕەنگە هەر چاومان لە نەوت بوو بێ، بەڵام خوای گەورە سەیری کە ئەو ڕوحێتە جوانی پێداویم نەمەوێ برازیکەین. قسەت لەسەر ئەوە چیە بەڕێز کاک حاجی کاروانەوانی کەڵێن فەرمو بڕۆن بۆ شەڕ بۆ غەزە فەرمو بڕۆن شەڕ بچێ چێ با بچێ. مەسەلەن ماوەی ڕابردوو من سەرنجم داوتیان لە ئاستی باڵا پاسیان بردووە بۆ بەردەم مەقەڕێکی حزبی وتیانە بڕۆن فەرمو وەرم چێتان دێ با بتان بین بۆ غەزە شەڕ بکەن. ینی ئەمانە ناشرینکردنی ڕوحێتە گەورە کوردایەتەکە نیە. ئەزانی باسەکە ئێستا ئەگەر جەنابەت وابزانم موالیدت لە ئێمە بچکۆلەترە شەڕی ئەفغانستان خەڵک لە عالەمەوە پێنجم کاک حاجی قصدم يعني ئالان ببیرت نێ شەڕی ئەفغانستان یعنی خەڵک لە هەموو لایەکەوە شەڕی بۆستنە و هێرسێک خەڵک لە هەموو لایەکەوە لەبەرەوەی ڕێ هەبوو. ئێستاکە لە ناو غەزەیە خەڵکی غەزە خۆیان ناتوانن شەڕکەن، یعنی گەنجێکی زۆر هەیە. یخۆ قەسام چەندێکە، یعنی قەسام ئەلێن تقریبا 30,000 کەسە بۆ زیاد ناکەن، بۆ هەر نایانەوەی خەڵکی فەڵەستی خۆشیان خەڵکی تر بێنە ناو، ینی خەڵکی بڵێن ئەوانەی چەکداری قەسام و ئەقسا ئەوانە نابێ خەڵکی حەماسی هەمووی چەکدار نییە، یعنی ئەوەنە تۆکمن نەخێر 30,000 چەکدار ئەوان بە تەقدیر وایە من نازانم خۆ من بیستومە با بڵێن 30,000 بۆ نەبۆتە 40,000 بۆ نایکەنە 50,000 بۆ هەموو ئەهلی غەزە ناکەنە چەکدار چونکە نابێ. يعني إيشكي شوينكي أوان ده حساسة أوان ده يعني إسرائيل شو بيان بيني قص بيانا كاو شوينك كان داجي كان رينادا ناو خلتي غزت شكل قري رينادا چونك أو شكل سلاح نية أم شري تاكتيكا شري هيزي كي بقوتها لقلش بن عرزة ناني خلقك بتي أجر بيان بيستايا يعني شون استاك السلاحيان بوتشوا ريان بو خلق كردوا كاكزانا نق استاكاتي شرا لكاتي شينيه خول الدنيا نفقه ولا مصر يستشهر هي لوان الى مصر هر نزانيه نفقه شون سلاح مثلا او صاروخي بيوتري كورنت ايو بتي تشوتا اوديو او كورنت روسيه او شون تشوتا اوديو اي باشا كورنتيك بتي بو كاكزانا يك ناتواني بتي بو حاجي كاروان ناتواني بتي كواتا خوين نايلن يعني خويا نايل خلق بتشي شركة چونك ليان تيكتشي إخباري أكرين كشفة بن بهزار حال نفريق لخويان ورقرن تابي بنفريقي قسامي بونمونا لبروا يعني أمل الروي تكتيكي وعسكري وهرينا دن إيش أوتا أبيني يعني أوتا هريني حاليا تا من بتشم والله بلام والله روحيتم تيايا من أزانم وقوتم نكمن وكو كسيجي إسلامي بخوات ضل نيام خلقك هي خوا أزاني نيش ناكات يعني علاقي بوشونية حماستي هي بتشيت الشر بك بنامبر أو ظالمانة
بەس ئەمە ئەوە نییە وڵا خۆت بۆ من بۆ خۆمە بۆ کێ بچین ئەوەی ئیمکانیاتی ئێمە ئێستاکە یەکەم دوعاە خەڵکێکە بێ هەر دوعا بکەین دووەمین شت ئەو کەناڵەمان بۆ بکرێتەوە بتوانین یارمەتیەک بگەێنین هەر ئەوەندەیە سێمی شت مەبدەئیەن ئێمە لەگەڵ مەزلومین لەگەڵ ئەو کەسانی کە باشە من بەشێکی تری ئەو پرسیارەکەمەوە ئەمانەتی ئێمەیە بەشێکی تری فەرعی دووەم پرسیارەکەمەوە بەڕێز کاک حاجی مەسەلەن چۆن وا بکەین ئێمە ئەو خەتە گشتیەمان نەفەوتێ مەسەلەن ئەو ڕەحیەتەمان بە جەدەلی ئەوهان نەشێوێنین ببینە دووبەرە ئەوانوان ئێمە بۆوانەکەین ئێمە بۆوا بکەین ئەو ڕەحەتەمان پیشانی هەموو دنیا بدەین ئەوەی کە بۆ باکووری کوردستان لە بۆ مەلەرزەکە کردمان ئەوەی بۆ ڕۆژاوی کوردستان لە ڕۆژەڵات ئەوەی بۆ عەرەبەکان کرا لە باوەڕکە ڕاست عفومکە بمبور ینی ئەوە لێمان نایە ینی واللهی ئەوە لە کورد نایە ینی ئێستا یاحەت خۆتەوە هەستەکەیت شتێکی زۆر نامۆیە بە کورد لەبەرەوەی ئێمە باوانەکەین و ئێمە حەقمان بەسەریانەوە نەبێ کورد وانە ینی سیفەتە جوانەکانی کورد ئەمەیە ڕجولەت و پیاوەتی تایە کورد میلەتێکی بەوەفایە کورد میلەتێکی بەڕەحمە باشە کورد میلەتێکە خۆکوژە بۆ بەرامبەرەکەی ئەین تۆ ئەزانی لە کاتێک کە بەریتانیا هاتە ئەم شار و وڵاتە ئەزانی عەرەب شەڕی نەکرد لە بەسڕە شێ مەحموود ڕۆیشت و نەفەری بردووە کاکە کورد خۆی ینی پێکاتەی عەقلیەت و یعنی شخصیت و کەسایەتی کوردستانی ئاوهایە یعنی لە هەر شوێنێک مەزلوم بێت ئەبێ بچێت ئەو مەزلومە سەر بخات ینی ئەمە سیفەتێکە بێ شانازی پێوە بکەین ئێستش ئەمە وەگوتم یعنی ناکرێ من لەبەرەوەی عەرەب خراپ بووە بەرامبەرم عەرەب عێراق خراپ بووە کە بەرامبەرم خۆ عەرەبی فڵاستی خراپ نەبووە ناکرێ ئێمە ئەم دووبەرەیە وەک جەنابتەی دووبەرەکی دروستکەین لە کوردستان خەڵکی ساردەوەکەین زۆر خراپە ئەمە میلەتێکە زوڵمی لێ ئەکرێ مناڵ تاوانی نییە ژن تاوانی نییە کاتی ئەوە نییە حەماس بۆ وای کردوین خۆ من ئێستا گە بێمە تەحلیلەکەی بڵێن بۆ وای کردووە توڵێ هەمومان ئەڵێن حەماس حەقیقی حەماس ئەوە 70 ساڵە وڵاتی داگیر کرد 70 ساڵە پارچە بێ 70 ساڵە ئاوارە ئەبێ بە هەزارا خەڵکی لێ ئەکوژێ شەرف و مقدساتی ئەخرێتە ژێر پێوە یەکورەکە میلەتێکە گەرغیرەتی بێ ئەبێ بڵێن بۆچی پێشمەرگە وای کرد و کوردستان وێران بوو پێشمەرگە ئەنفالی کرد و بەهۆی پێشمەرگە و ئەنفال کرد نەخێر کورد شۆڕشەکە کورد میلەتێکە لە ژێر دەستەی بەعسا بوو کاکە پێشمەرگە شۆڕشی کرد من ئەبێ بچم یەخەی قیاداتی کورد و ئێستاکە پێشمەرگە بگرم ئەگە کورد نەبووای وام لێ ناهات لە دەیها مەجلیس وانەوە تراوە ئەگە پێشمەرگە نەبووە ئەنفال ناکراین پێشمەرگە نەبووە هەڵەبجە چیمیاباران ناک پێشمەرگە نەبووە کورد دیەکان وێران ناکرا ئێوە غەڵەتەوە قسێ کاکە میلەتێک ژێر دەستە بوو ئەبێ شۆڕش بکە با بەرامبەرەکەش هێزێکی زل هێز بێ کە ئێستاکە ئەبینم ئەم میلەتە لەسەر حەقی خۆی لەسەر مقدساتی ئێمە قسەیە زۆر غەڵەتە بڵێم عیلاقی بە ئێمەنی و ئەو شەڕە ئەم شەڕە شەڕێکی عەقیدەیە ناتانیاهۆ بە نەسڵەن ئەو مۆبایلە بڕۆ بیبینە بزانە چی ئەڵێ ئەمە لە ئەشعیای پێوتێ ئەشعیا یان چۆن کتابێکی مەوسوقی خۆیانە لە تەلمودیەکانیانە ئەڵێ ئێمە ئەبێ ئەم ئەشعیایە تەطبیقکەین بەچی لێرەوە لە بەحرەوە تاکو فرات یعنی تا نیوەی عێراقیش داگیر بکات بەڕەسمی ئەیلێ کەواتە بۆ ئەو شەرم ناکە وەکو دینێک قسە ئەکا یعنی ئەڵێ ئەم وڵاتانە بێ داگیر کرێ میسر ڕەبێت یەک بچێ هەمی بێتە ژێردەستی ئێمە منی مسلمان بچم پێم عیب بێ دیفاع لە مقدساتی بکەم کە قیبلەی یەکەمی مسلمانە و باپیرە گەورەی من بە شانازیەوە ئازادی کردووە ئێستا من بە شەرمە بڵێم وەڵا بڵێ ناچم واللهی ئەچم یارمەتیشیان ئەدەم سەریشیانە خەم خۆزگە نەفەرێک بوومایە لەناو ئەو غەزەیە و لە ناو غەزەیە دیفاعم لە قودسی ئەم قودسە جوانە بکرێت کە ئەمانەتی پێغەمبەرە لە لای ئێمە لەبەرەوە بەڕاستی پێم خۆش نییە ئەو ینی دڵ سارکردنەوەی بۆ ئەم خەڵکە دروست بێ یارمەتیەکە دەین ئەمە شایەدیە بۆ ئێمە ڕۆژێ لە ڕۆژان تۆ مەزلومێکت سەرخستووە ڕۆژێ لە ڕۆژان مناڵێک دەیەها و هەزارەها مناڵ بێ دایک و باوک بوونە ئێستاکە هەمووی کەلەو پاچە بوونە من لێرەوە دابنیشم وڵی ئەوپەڕی لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک بێغیرەتیە مووقیفم نەبێ بەرامبەر ئەو میلەتێکی ئێستاکەوە تەفروتونە و جینۆسایدە کاک حاجی کاروان مەسەلەن ڕەنگە لەبەروی باگراوندی جەنابەتی ئیسلامیە بڵێن ڕەنگە تۆ باسی تاوانەکانی تورکیا ناکەیت ئەوەی کە دەسەڵاتی تورکیا نەگوەکو تورک کە ڕۆژ ئاوا لە باشووری کوردستان قەسفەکە مەسەلەن ئەویش ژن و منداڵە کوژێ بۆ چونت لەسەر ئەوە چیە بۆی ئەگەر کۆمنتێکی لەو شێوەی هەبێ وەڵامی جەنابەت چیە بۆی وەڵی کاکزانە نەک ئۆردوغان خەلیفەی ئیسلامی بێ خەلیفەی مسلمانان بێ یەک کوردیەکەم بکوژێ بەرامبەری ئەوەستمەوە یەک کوردێ لە باکوور بێ یا لە باشوور بێ واللهی هەمان حاڵەت و هەمان هەست و هەمان غیرەت مێ بەرامبەری واللهی ئەوەندەی ئەگەر من بەرامبەر ئەهلێکی غەزە یەک جار ئەزیێت بخۆم کە مسلمانێکە
و ئینسانێکە بەرامبەر کوردێکی خۆم سێ جار ئەزیێتە خۆم مسلمانە کووردە ئینسانە هاوزمانمە دەجار ئەزیێتە خۆم ئەو قسەیە چییە؟ یعنی ئەمە الحەمدولillah مووقفیشمان هەبووە مووقفیشمان هەبێ واللهی لە هیچ کەسێک شەرم ناکەم بۆ ئەمە بێت ئۆردوغان دوور کات نوێژ بکان بڵێن وەڵام من لەگەڵ ئەوەم کە بێدەنگ بم بەرامبەر ئۆردوغان بەڵام ئەم بابەتەی غەزە بابەتێکی ترە ئەمە قڕکردنە ئەمە بە جەماعی کوشتنە تۆ بە مانگێک 10,000 کەس کوژراوە ئەخ ینی لە عەقڵی ئینسانانی هەمووشی ژن و مناڵە یعنی ئەمەی تر شەڕێکی ترە شەڕات لە نێوان بۆ نمونە هێزێکی کوردی و لەگەڵ حکومەتێکە شەڕێکی ئەتیادیە بەس ئەم شەڕی ئەتیادی نییە ئەمە قڕکردنە کاکە ئەمە وێرانکردنە کاک زانە ئینەکان فەرقی زۆر زۆرە دوایەوە خۆ جەنابەت باش دەزانی من حەز ناکەم چاکە و باشی خۆمان باس بکەم بەڵام یەکی لەو کەسانت جەنابەت بووی ئەو کاتێک کە کوردی ڕۆژ ئاوا لێ قەوما من و تۆ نەبووین فریایان کەوتین شەومان نەخستە سەر ڕۆژ یعنی ماندوو بووین بە دەیەها و بە سەتەها شاحینەمان نەخستە ڕێ نەمان هێشت محتاج بن ئیتر ئەو خەڵکە بۆچی کوردایەتی بەسەر من و تۆ یاکە بڵێ وەڵا هیچتان نەکردو بۆ کوردی ڕۆژ ئاو بۆ نایەنە جواب جوابی ئێمە فەرموو ئەوەی کە ئەو کەسانی کە وەکو جەنابتان و خەڵکی تر کردی لەم کوردستان بۆ یارمەتیدانی ئەوان ئایا ئەوانەی کە ئێستاکە نەقل لە من و تۆگرن لە بازێشتا بۆ یارمەتی غەزادن دەبڕۆ فەرموو ئەوە کوردی ڕۆژ ئاوای بڕۆ شەڕکە بەرامبەر تورکیا بۆ ناچی چێ دەستی گرتووە ئەوە پەکەکەی بڕۆ ناوێن بەرامبەر تورکیا شەڕکە بۆ ناچی بۆ جێن بە منەدە یارمەتی غەزە ئەدەم من ئێستاکە ئەو یارمەتیم بۆ ئەو ئەم بۆ کرێ بە ڕۆح و بە گیان و بەدڵ لەگەڵ کوردێکی ڕۆژ ئاوا لەگەڵ کوردێکی باکوور لەگەڵ یەک کورد لە هەر شوێنێک کابێ من ڕوحم لەگەڵ ڕوحێتی با هەربی بۆ چوونێکی هەبێت من لایەنی کوردایەتیەکەم وام لێکە کەوام لایەن ئینسانیەتەکەم والێکە وەک گوتم زاڵم هەر زاڵمە ئۆردوغان بێ یان ناتەنیاهۆ بێ زاڵم هەر زاڵمە ساددام بێ یان حاکمەکانی کوردەکانی خۆشمان بێ لای من زاڵم هەر زاڵمە هیچ فەرقی نییە بەرامبەری ئەوەستمەوە مەترسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو سوور ئەخاکە ظالمەن و مەظلومەن ئیتر هەر کەسێ بێت مەترسی نییە کاک حاجی کاروان مەترسی نییە کە ئەو شەڕە پریشکەکەی بگاتە هەرێمی کوردستان و خوا نەکردێ ئەمەش ڕوبەڕووی حاڵەتێکی وەها ببینەوە واللهی ئەو دوعایە بکەین کە خوای گەورە لەم شەڕە یعنی فراوان نەبێ من لە دوو شت ئەترسێم بە سەراحەت من نامێ خەڵک بترسێنم بەڵام بەخوا بەوادیرەکان زۆر بەرەو خێر ناچێ ئینسانە بێت لە ڕووی نەفسیەوە ئیستعدادی هەبێ و لە ڕووی خۆشمانەوە بێ ئامادەمان هەبێ ئێمە نەوەکو کوردستان دوورین ئەگەر مەگەر هینە لایەنە عێراقیانە شتێ بکەن بەڵام یەک ئەمڕۆ غەواسی ئەمریکی نەوەوی هاتووە بۆ شەرق الأوسط رووسیا جوڵانێتی تۆ بڵێ حەماس هی ئەوە بێ چوار باخیرەی شەڕی گەورە ئایزنهاوەر نازانم چی ئەمانە هەمووی بێن بۆ حەماسێکی 50 ینی 10,000 شتی وا هەیە ینی ئەم رووسیا قووەتە جوڵێنێ باوەڕ ناکەم بۆ ئەم بابەتە بێ یعنی باسەکە نەک لەوە هەر کوردستان لەوا چێت بەرەنۆعێکتر بە نقطەیەکی تر کاکزانە ئەگەر هەر میلەتێکت بینی خۆی ئێمە وەکو ئەنفال کراین یەک کەس نەهاتە جواب لە سەرمان یەک وڵات نەهاتە جواب لە سەرمان بەڵام خوای ڕەب العالەمین بە قەدەرێک لە قەدەرەکانی خۆی ئەیتر خوا ئەسباب ڕەخسێنێ دار و دەستەی ئەم باسیێتە فروتونا بۆ هەمووی عیدام کران دڵنیابە ئەو ئازارەی غەزە ئەو ئاگری غەزە بەسەر غەزەیە ئەبارێ ئەبێتە غەزەبێکی ئەو خوایە بەسەر یەکەم ئیسرائیل بە دڵنیایەوە ئەو وڵاتە زریێزانێک کە یارمەتیان ئەدان ئیتر چۆنە منیش نازانم و بەسەر ئەو حاکم و دەسەڵاتە وڵاتە ئیسلامی و عەرەبیە فاشیە ترسنۆک و جەبانانەی کە بوونەتە ڕێگرێک لەوەی کە ئەم وڵاتە وێران بێت ئەم خەڵکە بکوژرێ دڵنیا بە غەزەبی خوا بەڕێوەیە بەڵام نەتیجەکەی چییە بەخوا منیش نازانم بەس ئێمە خۆمان میلەتێکین ئینشەڵا خوای گەورە ئەمان پارێت چونکە ئێمە چیمان هەیە لەم وەزعی غەزە و ئیسرائیل بەڵێ دوا سەرنج و دوا پەیامی بەڕێز کاک حاجی کاروان لەو بەرنامەیە کاک زانە ئەمە یعنی هەموو کەس لای خۆی بە ئیسراحەت لە بەردیار مۆبایلەکەی و بەدیار شەشەی تەلەڤیزیۆنەکە ئەزانێ قسە بکە قسەکردن زۆر ئاسانە بەڵام لایەنی عەمەلی زۆر گرنگە من سبەینێ بمرم خوای گەورە لێم بپرسێتەوە چیت کرد بۆ کەسێکی مەزلوم بۆ کەسێک کە غەدری لێ کراوە یعنی من ئەڵێم خوایە گیان ئەوەی کە لە تواناما بوو کردم دووەمین یعنی ئەمە فرسەتێکە بۆ ئێمە وەکو کوردێک کە خەڵکێکی لێ قەوما و هەیە یارمەتیان بدەین نابێ دەست و قاوبین چونکە دڵنیا بە هەر کەسێک هەر میلەتێک ئەو ڕوحیەتی تیا بوو خوا نەخواسە لێی بقەومێ خوای گەورە بەهانایەوە دێ و بەدەمێەوە دێ ئینشاءالله کۆکردنەوەی ئەم یارمەتیانە بە دڵنیایە و بە سەلامەتی ئەگاتە جێ خۆی من مەسئولم بەرامبەر 250 دیناری خەڵکێک
کە بۆم هێنا والله مناڵ هاتوو 250 دیناری هێناوە بووم ئافرەت هاتووە ئەڵلقەی دەستی هێناوە بووم یعنی ئەم پیا ئەم گەنجێک لەو لە ئایستا پێش و بێمە لای جەنابێت تەلەفۆنی کوتی دەوە ڕقم هەیە دامنەوە بۆ عەمرە ئەوە ناچم بۆ عەمرەکە بۆ تۆ ێنێرم بیدە ئەوان ئەوە ئەمانەتی ئێمەیە مەسئولم بەرامبەر خوا و بەرامبەر ئەو خەڵکە لە گەیاندنی ئەو ئەمانەتە ڕوحی خۆشم دانابێ ئینشاءڵڵا بە سەلامەتی گێنم ئینشاءڵڵا توش سەلامەتە بی و بە سەلامەتی ژەگا و ئاگری شەڕش لەسەر هەموو مسلمانان و مرۆڤایەتی کۆتایی پێدێت زۆر سپاس بۆ بەڕێز حاجی کاروان بانخواز و چالاوەکانی بواری مرۆڤ دۆستی سپاس بۆ بەڕێستان لەولێرە و لەگەڵ مام بینەرانی بەڕێز پەیامی ئێمە لەو بەرنامانە بێمە بەست نییە بێهۆکار نییە ئەوانەی کە بەڕێز حاجی کاروان وتی و خواست و مەبادیئی دەستگای میدیایی کورساتە کە ئەمانەوێت لە هەر شوێک مرۆڤ بێت وەکو کورسات نیوزیش هەمیشە لەگەڵ مرۆڤایەتی داین ئێمە لە ناو کووردا پڕین لە ئەخلاقیاتی جوان پڕین لە بابەتی مرۆڤ دۆستی کە یەکان گیرە لەگەڵ پەیامی خوای گەورە بۆیە گرنگە ئێمە وێڕای ئەوەی کە خۆمان لە ناو قەیرانین خۆمان لە ناو هەندێک نەهامەتیان کە بەدەستی خۆمان بۆ خۆمانوان دروست کردووە بتوانین ئەو ئەخلاقیات و ئەو مۆڕاڵە بەرزانەی مرۆڤایەتی گەشە پێ بدەین هیوادارین سوود بەخش بوو بێت و بتوانین هەمومان لە هەر شوێک زاڵمێک هەبێت دژی بین و مەزلومێک هەبێت لەگەڵی بین خۆشمان قەت نەبینە زاڵم و مەزلومیش ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ